692 توندوتیژی بەرامبەر بە ژنان تۆمار کراوە. لە ساڵی 2013دا ئامارەکان بۆ 5308 توندوتیژی بەرز بووەتەوە. لە ساڵی 2014دا ئامارەکە بە ڕێژەی لە 126.2 بەرز بووبووەوە کە بوو بە 7193 توندوتیژی. لە ساڵی 2015 جارێکی دیکە ئامارەکان بەرزبوونەوەیان بەخۆیانەوە بینی کە بووە 8000 توندوتیژی. لە ساڵی 2016دا 7115 توندوتیژی تۆمار کراوە. لە ساڵی 2017دا ئامارەکە بۆ 9693 توندوتیژی بەرز بووەوە. لە ساڵی 2018دا 10061 توندوتیژی تۆمار کرا. لە ساڵی 2019دا ئامارەکان بە ڕێژەی لە 170.5 بەرز بووبووە بوو بە 12246 توندوتیژی. بەڵام لە ساڵی 2020دا ئامارەکان بەهۆی بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆڤید-19 و قەدەغەکردنی هاتوچۆ ژنان نەیان دەتوانی بچنە دەرەوە و سکاڵا توندوتیژیەکانیان کە بەرامبەریان دەکرێت تۆمار بکرێت. بۆیە ئامارەکان دابەزیون بوون بە 10625 توندوتیژی. لە ئەم ساڵدا ساڵی 2021 16 ژن کوژراون، 46 ژن خۆیان کوشتووە و 64 ژن سووتان یاخود خۆیان سووتاندووە. 108 دەست درێژی سێکسی تۆمار کراوە، هەروەها 10048 سکاڵا تۆمار کراوە. گۆڕانکاریەکانی جیهان لە سەرەتای سەدەی 19دا لە ڕووی پیشەسازی تەکنیکی و سیاسی و ئابووری ڕاستتر لە سەدەی هەڵکشانی سەرمایەداریدا زیاترین کاریگەری لە بواری کۆمەڵایەتی کرد. کێشە و قەیرانی گەوری لە پەیوەندیە کۆمەڵایەتیەکاندا دروست کرد، هەر لە تێکچوونی پەیوەندیەکانی نێوان تاک و کۆمەلگا تا دابڕانی تاک لە یەک و نامەبوونی نەوەکان لە یەکتری. هەرچەندە کوردستان لە ساڵی 1991دا لە دەسەڵاتی بەعەز ئازاد بوو، بەڵام بە کۆمەڵی کێشەی ناوخۆیی سیاسی و ئابووری گیرۆدە بوون. لە ساڵی 2003دا کاتێک ڕژێمی بەعەز ڕووخا، کوردستانیش هاوشێوەی عێراق کێشەی دەمارگیری ئاینی و کۆنەپارێزی بۆ پەیدا بوو. هاوکات لەگەڵ ئەوەشدا کرانەوەیەکی سەرمایەداری بێبەرنامە زیادەڕەوەی لە بەکارهێنانی جلوبەرگ و ئۆتۆمبیل و کەرەستە ئامڕازەکانی ناوماڵ کە هەمووی بەرهەمی وڵاتانی دەرەوەن و هاوردە دەکرێن بوونە پێکهێنەری ئەو خودنمایشە کە تاکی کورد هەموو بەهاکانی بە زیادەڕەوەی سەرمایەداری دەگرێدا. ئەمەش کاریگەری تەواوی لەسەر بەها و ڕەوشتی تاکەکاندانە و گۆڕانکاری زۆری بەسەر پەیوەندیەکانی نێوان مرۆڤەکان و مرۆڤ و سروشدا دروست کرد.